تایبەت بە ئاوەدانی وڵات لە هەموو ڕوویەکەوە بە تایبەتی لە ڕووی نیشتەجێبوون، بازرگانی، گەشتیاری لە گەورەترین پرۆژەی نیشتەجێبوون و بازرگانی و گەشتیاریم لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق پرۆژەی پاڤیلۆن یەکێکە لە پرۆژە هەرە جوان و ناوازەکان کە بە چەند تایبەتمەندیەک لەوانە گەورەترین دەریاچەی دەستکرد مۆڵ پرۆژەی ڤێلا و شوقا لەخۆ دەگرێت. بە تەواوبوونی ئەم پرۆژە ناوازەیە سیمایەکی جوان هەم بە هەولێری پایتەخت و هەم بە تەواوی هەرێمی کوردستان و عێراق دەدات. پرۆژەکە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان یەکەمین پرۆژەیە و لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوڕاستیش پێنجەمین پرۆژەیە. لەم بەرنامەیەدا لەگەڵ هاوکارانم بە دوواداچوون بۆ کاری ئەم پرۆژەیە دەکەین بزانی چۆن و لەسەر چ بنەمایەک بە شێوازێکی سەردەمیانە ئەم پرۆژە ناوازەیە لە هەولێری پایتەخت دروست دەکرێت. دیزاین کوالیتی ڤێلایەک بێگومان گرنگی تایبەتمەندی خۆی هەیە. کاگالی لەگەڵ بەڕێستانە دەمێت ینی بزانم کە چۆن کارتان لەسەر کردووە بەشەکانی ناو ڤێلاکانمان بۆ ڕوون بکەیتەوە بۆ بینەران بزانین ئێمە ئێستا لەکوێین و لە هەمووشی گرنگتر دیزاینەکەی زۆ گرنگە و کوالیتیەکەشی. دیزاینەکەمان تەبان سەردەمیانەیە. ئەو دیزاینێکە لەو پرۆژە بەکاردێت تا ئێستاکە لە هیچ پرۆژێک بەکار نهاتوە تاکە پرۆژەیە. لەبەر ئەوەی ئێستاکە یەک لە تایبەتمەندیەکان ئێمە ئێستاکە لەو ژوورەین کە ئیسیقبالەکەیە. یەک لە تایبەتمەندیەکانی بەرزی سەقفەکەی 6 مەترە. ئێمە 6 مەتر تاکە پرۆژەیە بەرزی سەقف 6 مەتر بیتن ئیسیقبالەکەی. ژوورەکان کەشی هەمان تەبعاً بەرزی هەیە بەس تۆزە ژوور فەرقی دەبێت. مەسەڵەن ئاسوودەی خێزانێک لە ناو ڤێلەیەکە دەژی ڕەچاوی ئەمە کراوە مەسەڵەن بەپێی دیزاینەکە. ئاکید ئەمانە ئێستاکە یەک لە تایبەتمەندەکان کەش ئەوەیە ئەو ژوورە سێ لای باخە لە سێ لای کە دەکا بڵێن کە تەسەر حەدیقە. باشە بەشەکانی تریش پێم خۆشە قورپەکان لەسەرەوانە بکەینەوە فەرق بفەرموو. ئێمە ساچین بەرەو کوێیە کاکالی؟ ئێمە بەرەو چێشخانەکە بەڕێکەوەین. باشە کە یەک لە شوێنە تایبەتەکانی ماڵەوەیە. چێشخاناڵن هی ئافرەتانە ساوی شخانەکەمانە بیرکردنەوە و شێواز و هەمووانەی خانمان کردووە پێکاتۆ لە دوو چێشخانە چێشخانەی گەرمانجیایە ئەوە ساردەکەیە مستەردەکە طبعاً دەکەوتە سەر باخی دواوە و سەر لەگۆنەکە ویوەکی زۆر تایبەتی هەیە هەز بە بێتاقەتی نای وتە گەرم و ساردی هەیە مەسەڵەن حسابی ئەوە کراوە ڤیۆکەی لەسەرەوانە کراوە تایبەتمەندیەکانی ئێوە هەمیشە دەڵێن مەسەڵەن یەکێک لە دروشمەکانتان جیاوازین لەسەر ئاستی عێراق و ڕۆژهەڵاتی ناوڕاستیش چی جیاوازی دەکات چی دەیکاتەوە؟ طبعاً خۆ دەزانی چێشخانە بۆ ئافرەتانە باشە لە هەمان کاتیش یعنی دیزاینەشی سەردەمیانە و زۆر ڕێکە باشە طبعاً چێشخانەکەمان کراوەیە لەسەر لیڤینگ ڕوومەکەمان ژووری دانیشتێکمان بەڵێ یەک لە تایبەتمەندیەکانی و باشە ئەمە مەرجە هەموو ڤێلایەک بەم شێوازە دیزاین کریا و کەسەی کە دەیکڕێت ینی سەرپشکە لەوەی کە خۆی چه جۆرە دیزاینێکی بۆ کراوە ئەمە دیزاینی پێشنیار کراوە لەلایەن کۆمپانیاوە. ئەکید ناخێر ئێمە لە هەمان کاتە طبعاً مهندسی تایبەتی خۆمان هەیە باشە ئەگەر حەز بکاتن دەستکاری بکە دیزاینی خۆی هەبی زۆر ئاساییە بۆی دەگۆڕین بەو شێوەی کە ئەو داواکاریتی. ئەگەر جەنابەت باسیکی مەسەن لەو ڤێلای کە ئێمە ئێستا تێداین لە چەند غورفە پێگاتووە چەند حەدیقەی هەیە چەند تابقە؟ بەنسبەت ژوورەکان ئەمە 9 ژوورمان هەیە ساردەورەی کامل باخە یعنی ئەوە نیە بڵێ چەند باخیتیایە ساردەورەی کامل باخە طبعاً لە 3 نهم پێکاتووە ئەوەیان نهمی یەکەمە نهمی دووەم ژوورە نهمی سێیەم طبعاً جوانترینە سینەمای تێدایە جیمی تێدایە حەمام تورکی کامل ژیانێکی ترە طبعاً کە دەیبینن هەست پێێتە
پێم خۆشە لەگەڵ جەنابتا ئەوە شتێ بکەین. طبعا یەک لە تایبەتمەندیەکانی ئێمە کە پڕۆژە ئەوەیە کە ئەسانسۆرمان هەیە. ئەسانسۆر بەڵێ ناو ڤێلاکانە بوون. طبعاً. فەرموو. لە پرۆژەکانی دیکە ئەسانسۆر بەکار نهات وەلای ئێمە طبعاً بەکاردێن. ئێستا ماچینە خاتی دووەم قاتی دووە. ئەچین تەماشای یەک لە ژوورە جوانەکانی لەکەمان دەکەین. قاتی دووەم هەموو ینی ژوورەکان تایبەتە بە ژووری نووسن. بەڵێ. طبعاً ئەمە ئێستاکە لە قاتی دوو پێک هاتووە لە 5 ژوور خەو و زائیدەن ژووری لۆندری. باشە. ئێستا کە سێری یەک لە ژوورەکان دەکەین کە جوانترین ژووری پرۆژەکەیە باشە. کە ڤیو کە دیزاین کە کوالێتی هەموو شتەشی تایە. طبعاً دوو بالکۆنمان هەیە دەکەوتە ڕێکسەر لاگۆنەکەی دەریاسە دەستکردەکە کەشێکی ئارام و خۆش طبعاً بەیانیان کە هەڵدەستی کە دەریاچەکە لە پێشبی کە هیچی لە پێش نەبێت. باشە. درێسین ڕوومان هەیە. ئەوەش درێسنگ ڕوومەکەمانە. بەڵێ. طبعاً لە هەمان کاتی مشتەمەلات شتەیە. باشە. هەموو ژوورەکانمان بۆ دیزاینەیە. ئەو دیزاینەیە. بەڵێ. وتت قاتی سێم تایبەتە سینەما هۆڵی وەرزش. بەڵێ. پێم خۆشەوەش باس بکەین چکە زۆر خۆشە تۆ لە ڤێلایە کاتی هەموو تایبەتمەندیەکانی ژیانی تێدا بێ هەموو شتەکان کە بتوانی مەسەلەن ژیانێکی ئاسوودە تێدا بژیت. ئەمە ئێستا کە ئێمە لە نهومی سێمین. باشە. تایبەتمەندی ئەم نهومە ئەوەیە لە کەشێکی زۆر خۆشایە. باشە. و لە هەمان کاتیش قەت ئەوە نییە شتی دووبارە لەناو ینی هەر قاتێ و جیاوازی خۆی هەیە خۆی هەیە. ینی ئەمە وا دەکات مەسەن کە کەسێک لەم شوێنەیە ژیان بکات ینی هەست بە بێزاری نەکە هەست بە شکان دێزار زۆر دووبارە بوونەوەی شتەکانی لەوانەیە مەلەل بۆ بەرامبەرەکە دروستکە. طبعاً دووبارە بوونەوە لە هەموو ماڵێکی بەس لای ئێمە نییە. نازام جەنابەت خولیای فیلمی سینەمای وشت هەیە نییە حەزەکەم هەفتەی جارێک تەماشای فیلمیەکەکەم پێم خۆشە با سەیرەشی سینەماکە بکەین. فەرموو بۆنە. یعنی ها چۆن دەڵێ بەمانای کەلیمە سینەمایەکەشی سینەما دەرچووە؟ سینەما یار ئەوەیە بڵێن دیکۆرە. نا سینەمایەکی کاملمان هەیە. طبعاً ئەوەش سینەماکەمان شوێنی 15-12 کەسێک دەگری بە ئیسراحەت طبعاً دەکەوتە سەر ئەوەی خاوەن ماڵەکە بێ دەتانی زیاد. باشە لێرە باوە بکەین. یعنی توانی مەسەلەن زۆر بە ئیسراحەت ئەو شیانە مەسەلەن ساگەر کەسێکمان بینێت بێگومان بینینی فیلم لە سینەما چێژێکی تایبەتمەندی خۆی هەیە لەسەر ئێرە. ئەوەی کە بۆ ئێرە دروست کراوە تایبەتمەندیەکانی سینەمای تێدایە هەمانە و چێژت پێ بەخشێت کە تۆ لە سینەمایەکە دانیشی سەی فیلمێک دەکەی. ئەگەر جەنابەت لە نزیکەوە سەردانی سینەماکانی هەولێرت کردبی یان لە دەرەوەی وڵات هەمان شتە هەمان کوالێتی هەمان چێش. طبعاً یەک لە تایبەتمەندیەکانی کەمان ئەوەیە هۆڵی دەست دوانیشمان هەیە لێ هەلێرە. شوێنەکە تایبەت بە وەرزش. باش وەرزشیش لە هەمان کاتی هەمان تورکیشمانەیە. هەمان تورکیشمان ساوناشمانەیە. ساوناشتیە. هۆڵێکی وەرزشی بچوو کراوە لە ناو ڤێلاکانە لە هەمان کاتش ڤیوەکی جوانی هەیە دەکەوتە سەلەگۆنەکە. سەلەگۆنەکە و زائیدەن دەکا بڵێن سەوزای مەشروعەت کامل لێ دیارە. ئەوە شێک لە تایبەتمەندەکان.
وەک ئاماژەمان پێکرد ئەم پرۆژەیە پرۆژەیەکی تەواو جیاوازە، پرۆژەیەکی تاقانەی لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوڕاستی، چونکە وەک خۆیان دەڵێن تایبەتمەندی زۆری تێدایە. ئەمە کۆی تەواوی دیزاینی پرۆژەکەیە کە لێرە کەسێک کڕیارێک هاوڵاتیەک دێت تەماشای دەکە، لێرەوە بۆی نمایی دەکرێت و بۆی باز دەکرێت. کاک مستەفا کاتێککە کڕیارێک هاوڵاتیەک دێت ئەمەتان بۆ عرض کردووە، ئەمە لە ئایندەدا دەبێتە ئەمری واقعەیە هەر بە دیزاینکراوی دەمێنێتەوە. وەڵە بێگومان جوانتریش دەبێت. جوانتریش دەبێت. کۆی گشتی پرۆژەکە گەربەشەیەکی گشتی جەنابەت بۆمان باسکەی. قوربان کاک دیاری با بڵێن کۆی گشتی پرۆژەی پاڤیلیۆن بای ڕامز مەساحەی گشتی 2 میلیۆن مەتر دووجایە. گرنگێکی زۆرمان بە سەوزاییدایە 333,000 مەتر دووجامان سەوزاییە. سەوزاییە زۆر باش. لە هەمان کاتدا دەریاچەشی دەستکردمان هەیە 310,000 مەتر دووجایە. پۆلی دەریاچەکەمان لە مەتر و 6 تا 3 مەتر دەست پێ دەکات. لە هەمان کاتدا با بڵێن لەناو پرۆژەکەمان سۆشال ئێریامان هەیە. باشە. لە تەنیشتەوی مۆڵەکی گەورەمانەیە کە 3 قاتە مەساحەی گشتی 570,000 مەتر دووجایە. لە پێشی مۆڵەکەی ئاوە سەماکارەکانمان هەیە و لە پێشەویش کافی و ڕێستۆرانتە براندەکانمان هەیە. لە هەمان کاتدا لە تەنیشت مۆڵەکەی لەکجەری هۆتێلمان هەیە 192 ژوورە، ژێرەوەی هۆتێلەکە هەمووی شۆپینگ و با بڵێن ئۆفیسە براندەکانە. لە هەمان کاتدا لە ناو پرۆژەکەمان سپۆرسنتەرێکی گەورەمان هەیە کە مەساحەکەی 20,000 مەتر دووجایە، دووقاتە بە هەموو شێوازە سپۆڕەکان لە خۆ دەگرێت. بڵێن لە دوای وانە 38 تاوەرمان هەیە، تاوەرەکان لە 22 قاتەوە تا 28 قات دەست پێ دەکات. بە کۆی گشتی ئێمە لە ناو پرۆژەکەمان 824 ڤێلامان هەیە بە 5 قۆناغ تاوا دەبێت. ئێمە لە چه قۆناغەکەین؟ ئێمە ئێستاگەر من و جەنابەت لە کوێ وەستاوین لێرە؟ ئەوە ئۆفیسی مەیە قوربان. ئەمە ئێمە ئێستا لێرە. ئەو ئۆفیسی مەیە، ئەوە جاگەی سەتیە. ئێوە کار لە کوێکەن زیاتر؟ ئەمە لە بەشی یەکەم لەم فەیسەیە. لە فەیسی یەکەم با بڵێن. ئەمە لە هەموو فەیسەکان با بڵێن کار دەکەین، بەڵام فەیسی یەکەم بە چڕی کاری تێدا دەکەین، بە شەو ڕۆژکاری تێدا دەکەین. لە ئایندەیەکی نزیکدا ڕادستی خاوەنەکانیان چەندی کارەکانی تەواو بووە؟ 180 کارەکانی تەواو بووە. 180 کارەکانی تەواو بووە، 174 ڤێلا لە خۆ دەگرێت. لێرە پرسیارێک دێتە پێشەوە زۆر جار دەڵێن کاکەوە پرۆژەیە هەر کە چووی دەبێت ملیۆنان دلار تەسلیم کە یعنی شێوازی فرۆشتنەکەشی بۆ خەڵک گرنگە. ئێوە هەموو پارەکە بە کاژ وەردەگرن؟ نا، ئەوە با بڵێن ئێمە زۆر کاراسانیمان کردووە بۆ خەڵکی خۆشەویستی خۆمان. با بڵێن ئێمە شەرت نییە با بڵێن بە کاژ بیکڕی، بە ئەقساتی شێتمان دەتوانی بە سەتادە بیکڕی، توانی بە سەتات 20 بیکڕی. ئەوە کاراسانیش زۆر زۆری تێدا کرایە. باش. دروشمێکتان هەیە دەڵێن یەک جار دەرفەت هەیە بۆی بیکڕیت، دوای ئەگەر نەبێت بە دووقات و سێقات بکە. ئەم بۆ ڕیکلام ئەماکەنیان لە پرۆژەکەی خۆتان ڕابینن بەم شێوازەکەی لەسەرکەن. بە دڵنیاییەوە 100% لە پرۆژەکەی خۆمان ڕادەبینین. بۆ با بڵێن ئێمە کار لە هەر بەشێک بکەین، دەریاچەکەش دادەبڕێنین بۆ ئەو بەشە ئاوەکە دێ. با بڵێن ئێستا بۆ بەشی یەکەم بە مەساحەی 22,000 مەتر دووجا ئاوەکەی بۆ دێ، بەش لەگەری دەڕۆین. باسی بەلەمی تێدا دەکرێت چۆن ئەمە بەلەم هاوڵاتیان دەتوان بەکاری بێن یا بۆ بابەتی جوانکاریە لەناو ئاو دەریاچە دەستکرد؟ با بڵێن ئەو بەلەمەمان ئەو بۆتەمان یاخود لەناو دەریاچەکەدا هەیە وەکو تەکسی بەکاردێ بۆ ئەو کەسانی کە نیشتە جێ دەبن لێرە بۆ گواستنەوەیان بۆ کافێ و ڕێستۆرانت و جیم و مۆڵ و ئەوانی. پرۆژەکە ئەوەندە گەورەیە بەلەم وەکو تەکسی لەناو پرۆژەکە بەکار حتمەن. لەم پرۆژەیە ینی هەموو تایبەتمەندیەکانی ژیان بە شێوازێکی شاهانە دابینکراوە، دیێنە پێشاوی خۆتۆ لە ماڵەکەی خۆتە دانیشتووی مەلەوەنگەیەک بەرامبەرتە، دوای دەبینیت لە هەمان شوێنە دەریاچەیەکی دەستکردیش بوونی هەیە کە ڤیوێکی زۆر جواندەیە. دروشمێکەیە لە ناو ئەم کۆمپانیاڵەن یەک جار دەرفەتە لە بەردەستی تۆی ئەگەر بیکڕیت جارێکتر دووبارە بوونەوەی نییە، چونکە هەر کەسی ئێرە بکرێت جارێکتر ناتوانێت بیفرۆشێتەوە. دەمەوێت باسی دەریاچی دەستکرد بکەین لەگەڵ مهندیسە. پێم خۆشە لەگەڵ بەڕێستانە باسی ئەوە بکەین کە ئێستاوە لە ناو دەریاچە دەستکردەکەدا ئێوە ئیشی تێدا دەکەن. پێم باشە ستێپی یەکەم گەیشتونەتە کوێ، چەندی ئیشەکان تەواو بووە، وە کۆی گشتی دەریاچە دەستکردەکان چەنە لەم پرۆژەیە؟ بخێر بن. لە کوردستانê li herêmê bajarê Hewlêrê ev projeyeka yekeme pavilyon Bay Rams. باشە. Meşruekî gewre, projeyekî nûkem, projeyekî avatir be.
بۆ هەرێمی کوردستانی ئەف پرۆژەیەکە جودایە پرۆژەیەکی جوانە لەگەڵ لاگوینێ 5 فەیزی مەهەنە ڕووبار 5 فەیستانەیە بڵێ لەگەڵ ڕووباری 5 فەیزەکە ئەمە ئێستا یەکەمشی فەیزی ئەی ئەم چێ دەکەن لە مانگێ یازەی ئینشاڵڵا لەگەڵ لاگوینێ کاملی سێسد و ڕووبەری فەیزی یەکەم چەندە هی ئەی ڕووبەری فەیزی یەکەم 22,000 متر دووجایە کاملی 380,000 380,000 متر دووجا دەریاچەی دەستپێت لەنا ئەم پرۆژەیە بوونی هەیە ئەو پرۆژێکتمانە ئەولی ji بووی فەیزێکی یەکەم 22,000 متر دووجا لاگوینەکان چێتن لەگەل ئەوە me ئەوێ لەگەل زەی گەورە ئەوێ ژمەر بێ چەند کیلۆمەترە بۆری تقریبی 27 27 کیلۆمتر بۆری me ڕاکشایە ji بووی ئەول 22,000 متر دووجا ji بووی فەیزی یەکەم ئێستا لەگەل ماکینێ me لەگەل خەت و سێتێ me هەموو دیار کردێ و دەست پێکردنێ باشە مانگی 11 ئێرە فەیزی یەک ئاوی تێدایە 22,000 متری تێدایە ئینشەڵڵا مانگی یازدە یەکەم ڕۆژ ئەوێ دەست بە ئاو تێدایە لەگەل شیپێ me و ینی بەلەمیشی تێدایە ئەلەمیژی تێدایە و ji بووی کێف و سەیرانێژی و هەموو تشت ئەوێ ئاوا بەر تێدا دەمێت کۆمەڵی تایبەتمەندی تر لەسەر پرۆژەکە بزانین لەگەڵ بەڕێستانە بزانین کاریگەریەم پرۆژەیە چێوێ بۆ ئێستا و بۆ داهاتوش لەسەرەوانە بازانم خۆشت گەشتێکی تەواوت کرد بۆ ناو پرۆژەکە و تەواوی ئەو بەشانێکەوە گرنگ و خۆت سەردەم بۆچیەوە مەسەلەن ینی دەڵێن جیاوازین تایبەتمەندین ینی پاپیلۆن چی وای لێ دەکات دەبینی مەسەن لە هەرێمی کوردستانە چەندینەها پرۆژە ینی کەم شوێنی هەولێر هەیە پرۆژەی تێدا نەکرد لە ڕێگاوبانە لە نیشتە جێبوونە مەسەن ئەو دروشمەی ئێوە چییە؟ زیاتر بەڕاستی ئەو دەست پێشخەری و هاوکارێکەوە لەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ بەرهێنەری بیانی ڕخسێنراوە بەڕاستیەوە کاریگەریی زۆر گرنگی هەیە کاک دیاری لەبارەی دروستکردنی پرۆژەی بەسوود بۆ هەرێمی کوردستان یانمە تاسیراتی هەبووە بەڵێ بێگومان سێرکە ئەم پرۆژانە تەنیا پرۆژەی کەرتی تایبەت نین ئەم پرۆژانە پرۆژەی خەڵکی هەرێمی کوردستان واتە کاتێک پرۆژەیەشی گەورەی وەک پاڤیلۆن لێرانە دنیا دەنرێ ئەمە بۆ تەواوی هەرێمی کوردستانە بۆ تەواوی خەڵکی کوردستانە تەواوی دانیشتوانی شاری هەولێری خۆشەویست و تەواوی کوردستان زۆرڵۆن ئەم پرۆژەی لەوانێ زۆر پرۆژەیەکی تایبەت بەیانی ها جیاکاری لە نێوان چینەکانە هەبێ بەس بۆ چینێکی دەوڵەمەند بێت بۆ ئەمە نەکراوە کە هەموو کەسێ سوودی لێ بینێت ئەمە ڕاستی هەندێک زار هەوڵی ئەوە دەین کە ئەو دەنگۆیانە دروست دەکرێن بەلایەنەوە بدەین بۆ نمونە ئەم پرۆژەیە چی کراوە دەبێت بەرەو ڕووی تەواوی خەڵکی هەرێمی کوردستان خۆ ئێمە ئەم پرۆژەیەک نییە تەنیا ماڵی تێدا بێ شوێنێک نییە با بڵێن تەنیا ڤیلا بێ یان دروستکردنی شوێنی حیوانەوەی بەڕاستی واتە تەنیا دروستکردنی ڤیلا نییە بەڕاستی خۆ دەزانی بۆ تازە گەڕای هەر هەموو شتێک بەلاوە بنێت دەبێت لە شوێنێکی تایبەتی گەشت و گوزاری ینی ئەولیاتانداوە بە خەڵکی هەرێمی کوردستان خەڵک بۆ بەسەربردنی کاتەکانی بێتێرە بەڵێ بێگومان دەرگای پاڤیلۆن بەرەڕووی تەواوی خەڵکی هەولێر کراوە دەبێت دەتوانم بێن چونکە وەک وتم مۆڵێکی گەورەی تێدایە گەورەترین ناوەندی وەرزشی تێدایە جگەلەوە ئاوی تێدایە یەک کۆمەڵ یەک دنیا شتمان دروست کردووە باشە بابزان ینی پرۆژەیەکی وا گەورە دەرفەتی کار چۆن جوڵەی بازارتان خسۆتە بازارەوە دەستی کار لەم پرۆژەیە چۆنە چەندە ئەمە بەڕاستی پرسیارێکی جەوهەری و گرنگە ئێستا با من باسی ئێستات بۆ بکەم سەرەتا زیاتر لە 1975 بۆ 80 کارمەند و کرێکارەکانی ئێرانە خەڵکی هەرێمی کوردستانن ناوخۆیین بەڵێ ناوخۆیین جگە لەمە تۆ بیر لەوە بکەوە کاتێک ئەم پرۆژەیە تەواو بوو
بێگومان کۆمەڵێک تایبەتمەندی لە خۆ دەگرێت وەک مۆڵ و هوتێلەکان و چەندی شوێنی دیکە هەموو ئەوانە دەبنە هۆکارێکی باش بۆ بەرەو پێشبردننی هەڵی کار بۆ خەڵکی خۆمان. ئەوتمان لە ڕووی بازرگانی و ئەی لە ڕووی گەشتیاریەوە ئایا مە سەرنجی گەشتیار ڕاکێشێ خۆ دەزانی هەرێمی کوردستان ناوچێکی گەشتیاریە ساڵانە ملیۆنان گەشتیار دەکەنە بە تایبەتی هەولێری پایتەخت ئەمە چەنە کاریگەری دروستەکە؟ کاریگەریەکی 100% دەبێت بۆ چونکە خۆ دەزانی شاری هەولێر با بڵێن وەکو شارەکانی دیکەیان ناوچەکانی دیکە ئاوی تێدا نیە. ئێمە یەکێک لە تایبەتمەندی هەرە گرنگەکانی ئەم پرۆژەیە هێنانی ئەم دەریاچە دەستکردەیە. ئەم دەریاچە دەستکردە دەبێتە هۆکارێکی باش بۆ ئەوەی گەشتیار ڕابچێشێ چونکە تۆ سیرکە لە ناوەندی شاری هەولێر دەریاچەیەکی دەستکرد هەیە. لەسەر ئەم دەریاچەیە کۆمەڵێک ڕێستورانتی نایاب دەبن. هەموو ئەوانە دەبنە هۆکار و فاکتەرێکی گرنگ بۆ ئەوەی نەک گەشتیاری ناوخۆی بەڵکو و گەشتیاری دەرەچیش بێ لە جا لە باشووری عێراق بێ یان لە وڵاتانی دیکە بێ واتە پاڤیلۆن دەبێتە وێستگەیەکی باش بۆ ڕاکێشانی گەشتیاری ناوخۆیی و بە هەمان شێوە بیانیش. ئەمە سیما جوانەکەی تری هەرێمی کوردستان و بەدیایکراوی هەولێری پایتەخت نیشان دەدات کە ئەمە پرۆژەیەکە سەرڕای کۆمەڵێ قەیران سەرڕای ئەوەی کە کۆمەڵە گرفتی دارایی هەبووە لە لایانی حکومیەوە ینی بۆوانەوە بەڵام ئەو ڕۆڵی کە تۆ باسێ کرد ینی حکومەت هەرێمی کوردستان ئەو بڕیار و بەڵێنانی خۆی بردەسەر کە ئاسانکاری بۆ بەرهێنانی بیانی و ناوخۆی دەکات بن پرۆژەیەکی گەورەی لەم شێوەیە ئەنجام بدەن. 100% لەگەڵ قسەکەتم گەر سیرکەی لایانی حکومیش بەڕێ سەرۆژ حکوومەتیش ئاماژەی بەوەدا بوو یەکی لە کۆنفرانسەکانی خۆی باسیەوەی کردوکەوە هەندێک جار بربەست دەخرێتە بەردەم هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەم پرۆژانە دروست دەکرێت. ئەمەش نمونەیەکی باشە و دەتوانم بڵێم سەرڕای هەموو بربەست و قەیرانەکان ئێمە لە کارکردنی خۆمان بەردەوامین حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ هەموو وەبەرهێنەری ناوخۆی و هەموو وەبەرهێنەری بیانی کار ئاسانیەکی زۆری کردو بەڕاستی بۆیە هەولێر و هەرێمی کوردستانیش هەر لە پێشکەوتن و بەرەو پێشچوون بەردەوام دەبێت.